باسی یەکێک لەو چالاکیانەکەین کە تایبەتە بە بواری ئەدەب و هونەر وەتیایە بەشێکی زۆر لە شاعیرانی کورد و عەرەب و تورکمانی کۆکردەوە و بێگومان ئەم جۆرە کۆبوونەوەانە کۆمەڵێکی زۆر لە ئەدیبان وارووا هونەرمەندانیش تایە ئامادە بوون و هەمیشەوە دووپات کراوەتەوە کە شاری کەرکووکیش یەکێکە لەو شارە خۆشەویستانەی کە هەمیشە پێکهاتەکان تیایەن و بۆ ئەم چالاکیەش توانراوە کە تەواوی پێکهاتەکان بەشدار بن و بابەتەکانی خۆیان نمایش بکەن. لە شاری کەرکووک دیدارێکی ڕۆشنبیری بە بەشداری هونەرمەندانی پێکاتە جیاوازەکان بەڕێوەچوو کە چەندین چالاکی ڕۆشنبیری و هونەری لە خۆگرت بوو. دیدارەکە لەلایەن بۆردی چالاکیەکان و کۆمەڵەی توێژەران و بیرمەندانی عێراق و سەندیکای بەهرەمەندان و داهێنەرانی عێراقەوە ڕێکخراوە بۆ یەکەم جارە لە شاری کەرکووک ئەنجام دەدرێت. جگە لە شاعیرانی کورد، شاعیرانی عەرەب و تورکمان و میوانانی پارێزگاکانی دیکەش بەشداریان لەم چالاکیە کردووە. کەرکووک دەیەوێت ساڵانە شوێنی کۆکردنەوەی شاعیر و ئەدیبان بێت. کەرکووک دایان شاعیر و ئەدیبی بەتوانای تێدایە کە لە تەواوی پێکاتەکانن گرنگیدان پێیان و ڕێخستنی چالاکی لەم جۆرە و ناسینی زیاتر و کاری پێکەوەی بەگرنگ دەزانن. ئێمە وەک نەقابی مهوبی مبدعین لەگەڵ بۆرتی چالەکیەکان لە کەرکووک و لەگەڵ رابطة المفكرين العراقي هەستاین بە ئەنجامدانی ملتقى بناء قيم الثقافة والأدب الأول في العراق. فما لكركوك يكمين به وحمو صالح إن شاء الله دوباره بيتوا. إما بوي كمان لبر كركوك قدسية خاصة هي كركوك شبكة يقول إن شاء الله وما كنت كلم ملتقيات تركمان وعرب وكرد حميان كبشداري كان بس أم شالك جوانيو وما كنت كأم بلين العراق بزاني كأمي هاتوا لكركوك أم موجودة شيء كبلين أم أدبك لكركوك هي أدبي جزء كمية كلا يهمو نتوكل كرد بعربي تركمان بيا فهو إنما كده كاسين بام كارجواني إن شاء الله وإن شاء الله سكرتوه. برز مامزاري فرموك شبكة قرى شبكة قرى همو أحزاب كانوا همو بكرد وعرب وتركمان وحقا خويا سركة السياسية كان أما بخلقين وتباعي لشارك دروز به شو كتباعي زور قرينجا تباعي دروز بيتو وجدان المرتاح خود مرتاحي ام كورونا تاثير کاریگەریان هەیە لەسەر هەموو کاتێکیش لە هەموو زمانێکان نووسەرەکان لە زۆر وڵاتە پێشڕەو بوونە بۆ شتی گەورە. زامە من پێم باشە وەکو خۆمیش ئەو شتانی کە هەمەی خوێنمەوە نەتەوەیشی تایە عرفانی تایە بەڵام من خۆم شانازی بە کوردبوونی خۆم واکەم وەک چۆن شانازی بەو کوردبوونی خۆم واکەم ئەوانیش شانازی بە نەتەوەی خۆیان واکەم بەڵام گرنگەوەی ئێمە تێکەڵاوی کەین لای من حقوا لەمە گەورەتر بێت ساڵی جارێ دوو جار لەسەر ئەساسێکی گەورە بەشدار بن بۆ ئەوەی خۆی ئەم کۆرانە زۆر زەرورێ زۆر شاعری عەرەب هەیە نووسەری عەرەب هەیە دیفاع لە کوردەکە مەسەلەن باسی جەواهێری شاعرێک کە باسی کوردی کردووە مەحموود دەروێش باسی کوردی کردووە باوەڕی بە قەزیەکە هەبووە دەبێت ئێمەش باوەڕمان بە قەزەی ئەو پێکاتەیەکی بچووکیش هەبێ لەم شارەیە. ئەمڕۆ ئێمە وەکو بۆردی چالاکیەکانی کەرکووک و بۆردی چالاکیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک بۆ یەکەمین جار لەسەر ئاستی کەرکووک لەگەڵ سەندیکاکانی عێراق و لەگەڵ نیقابەی موهوبینی عێراق کە سەر بە مەرکەزن سەر بە بەغان توانیمانە ملتەقایەکی ئەدەبی شعری بۆ هەموو نەتەوەکان ساز بکەین و بۆ شاعرانی عەرەب و مەسیحی و کورد و تورکمان و هیوادارم کەشێکی ئارام بەسەربەرین و هیوادارم ئەم جۆرە چالاکیانە پەرەی پێ بدرێت لە نێوان نەتەوەکاندا چونکە ئەدەب واتە پێکۆژیان ئەدەب واتە لێبوردەیی و کەرکووکیش پێویستی بەوەیە کە ئێستا ئێمە بە قەڵەم بە نووسین ئەو پەیامە بگەێنین کە ئێمە پێکۆژیانمان دەبێت ئێمە لێبوردەین بەرامبەر نەتەوەکانی تر. سواسی کەناڵەکانی ڕاگەیان نەکەم کە لێرە تەواجودیانێ بۆ ڕووماڵکردنی بابەتێک کە تا ئێستا لەسەر ئاستی کەرکووک و بۆ یەکەمین جارە لە نێوان نەتەوەکاندا ئەم مولتەقایەم دیدارە ساز دەکرێت.